بەناوی خی بەخشندەی میهرەبان سڵاو ئازیزان لە بەژمارەی ئەم جارەدا باز لە تێچووی یەک دانیشتنی پەرلەمانی کوردستانەکەین بزانین لەسەر بودجەی گشتی ئەم وڵاتە و لەسەر قوتی خەڵک چەند ئەکەوێت. باش بێگومان هەمومان ئاگادارین لە ساڵی ڕابردوو لە 20 دەی 2024 هەڵبژاردن بۆ خولی شەشەمی پەرلەمانی کوردستان ئەنجامدرا. نزیک بە 2 مانگ دوای ئەم وادەیە یەکەمین دانیشتنی خولی شەشەمی پەرلەمانی کوردستان بەڕێوەچوو کە تەنها 97 ئەندامی پەرلەمان لە کۆی 100 ئەندام سوێندی یاساییان خوارد و بوونە ئەندامی پەرلەمانی کوردستان. لەو ڕۆژەوەی کە پەرلەمانتار سوێن دەخوا هەم پارێزبەندی هەیە هەم موچە و ئیمتیازاتی بۆ ئەبەسرێ. موچەی هەر پەرلەمانتارێک بێگومان 8 ملیۆن و 200 هزار دینارە. ئەمە لە کاتێکدا کە دابەشە بن بەسەر لیژنەکانی پەرلەمانی کوردستانە. بەڵام لە ئێستادا کە تەنها سوێندیان خواردووە و لیژنەکانی پەرلەمان تەشکیل نەکراون و دابش نەبوون، هەر پەرلەمانتارێک 7 ملیۆن و 400 هزار دینار مانگانە وەرەگرێت. باش کۆی گشتیەکە تا 770 ملیۆن و 800 هزار دینار بۆ یەک مانگ موچەی 97 پەرلەمان تارە. باشە ئەی موچەی مانگی 1 و 2 بێگومان مانگی 1 و مانگی 2 لە ساڵی 2025 پەرلەمانتاران موچیان وەرگرتو بەبێ ئەوەی هیچ دانیشتێک بکەن، نە حکومت پێک بێنن، نە یاسا دەرکەن، نە بڕیار دەرکەن، نە بەدواداچوون بکەن، تەنها سوێندێکی چەند دەقیقەییان خواردەوە بوونەتە ئەندامی پەرلەمان. بێگومان موچەکەیان 1 ملیار و 435 ملیۆن و 600 هزار دینارە بۆ موچەی مانگی 1 و 2. کەواتە لەمە بۆمان دەرەکەوێت تێچووی یەک دانیشتنی پەرلەمانی کوردستان کە لە 2012 ساڵی ڕابردوو بەڕێوە چووە تەنها بە چەند دەقیقەیەک سوێندی یاساییان خواردووە لەسەر بودجەی گشتی 1 ملیار و 435 ملیۆن و 600 هزار دینار کەوتووە.